بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمان مەمڕۆ هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە وەک هێمایەک بۆ تێکۆشانی چینە زەحمەتکێشەکان بۆ بەدەستێنانی دادپەروەری. سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستانی ژەڵێ لە هەوڵەکان بۆ دەستەبەرکردنی مافی کرێکاران و ژینگەیەکی تەندروست بەردەوام دەبن. بە گوێرەی داتاکان ساڵی 2025 بارودۆخی کرێکاران لە هەموو کیشوەرەکان بەرەو خراپتربوون چووە. وتەبێژی سەندیکای کرێکارانی هەرێمیش داوای جێبەجێکردنی یاسای کار دەکات. بەڕێوەبەری یەکێک لە بەناوبانگترین کۆمپانیاکانی بەرهەمهێنانی پێینی کیمیایی ئەڵێت ئەگەر داخرانی گەڕی هورموز بەردەوام بێت زیان بە 10 ملیار ژەمی خواردن دەگەیەنێت لە هەفتەیەکدا. داخرانی گەڕی هورموز و وەرگرتنی باج لە کەشتیەکان بە یوانی چینی و ستیبل کۆینەکان باسی لاوازبوونی دۆلاری هێناوەتە کایەوە. بۆتان ڕوون دەکەمەوە کە ئایا ئاسانە پترۆ یوان ببێتە جێگرەوەی پترۆ دۆلار یاخودنا. دووبارە سڵاوتان لەبێ. گەشت و گوزاری هەڵەبجەداوە لە گەشتیارانەکات پاک و خاوێنی ناوچە گەشتیاریەکان ڕابگرن و گرنگی بە پاراستنی بدەن بۆ ئەوەی زۆرترین گەشتیار لە ئایندەیە ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکات. وڵا داوا لە گەشتیاران و میوانان و سەردانیکەران و خەڵکی ناوچەکەی خۆشمانەکەین پابندی ڕێنمایەکانی ژینگە بن ژینگەی خۆیان خۆش بێ بۆ ئەوەی کە ئەو کاتە خۆشی بەسەریە بە لە ناو ژینگەکەیە بۆی بتوان هەفتەکانی داهاتوو کە سوکاریان هاوڵاتیانی تر میوانەکان بتوانن دیمەنێکی جوان ببینن. بەڕاستی وامان لێ هاتە بووین بە بار بەسەر ژینگەکەی خۆمانەوە. خی گەورە و نەحمەتە گەورەی پێیاوین ئەو دەشت دەرەسۆزەی پێیاوین بامێ بیپارێزین. هیوادارن پابندی ڕێنمایەکان بن هاوکاری تیمەکان بن. لەبەرەوەی ئێستا وەرزی بەهارە زیاتر خەڵکەکە حەزی بە دەرو دەشت و شوێنی کراوەیە بەدڵنیاییەوە ئەم ساڵانی کە عەرەبەکان نەچون بۆ ئەو شوێنانەی کە دیاری کراو بن بۆ نمونە قەراخی ئاوەکان ئەو شوێنانەی کە ڕێستۆرانت و مەطعەم و بڵین چالاکیە گەشتیاریەکانی لێبوون بەڵام ئەم ساڵ زیاتر وەکو کللتوری کوردیان وەرگرتووە هاتوونەتە ناو دەشت و دەر و چێژ لە سروشتە جوانە بینن. لە سەرەتای بەهارەوە بەردەوام بارانبارین هەیە تەنها پێم وایە یەک هەفتەویش نیوێ ڕۆژەکەی جەو خۆش بوو بەڵام ئەمڕۆکە جەو بە تەواوەتی بەهاری و هەتا و خۆش بوو بۆ گەشتکردن. هاوڵاتیانیش بۆ گەشتکردن ڕویان لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان کردووە. لەم بارەیەوە ڕێباز هیوا هەندێک زانیاری بۆ بەدەست خستوین چوەتەوە شوێنە گەشتیاریانە بابینەری بین و ئەگەڕێمەوەلاتە. سڵاوتان لێبێتەوەم کاتان باش دیارێمە لە ناوچەی شارباژێرین ئەم هەینێش هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو ژمارەیەکی زۆری هاوڵاتیان و گەشتیاران ڕویان لە شارباژێر کردووە و کاتەکانی خۆیان لەگەڵ ژینگە و کەشوهای جوانی بەهاری کوردەواریە بەسرە بنجا هەر شوێنێکی شارباژێرە ڕۆی خواردنی کوردەواریە بینی خەڵکە بینی خواردنی جۆرا و جۆری هێناوە بە جلوبەرگی کوردیەوە گەراوکارم بتوانێت لێرە دووکەڵی ئاگری کوانووی کوردەواری تێکەڵ بە ژینگەی جوان و هەوای پاکی شارباژێڕەوێتەوە لێرە بەڕۆنی کوردی ئەمە بینیم بەڕۆنی کوردی برنجی کوردیش لێنن وانە تا چەند خۆشە ئاگری لێنانی برنج ئەڵەن تایبەتە لەسەر ئاگر بە تایبەتی بە ئاگر بەڵێ وەڵام من چییە مەدەرەوە جارەبی لەوە کەمەوە پێشە مشتی ئاگر بکرێتەوە و خواردن بە ئاگر دروستکرێ هەموو خواردنەکان نەک هەر برنج هەر ئاگرەکە شتێک تاموچێ ژوورینێکی خۆی هەیە اینجا هەستەکەی زۆر زۆر سەحی و خۆشیان نازانم و غاز و ئەم شتانە لێرە خواردنەکان ئامادەکەن ئەمە لێرە خواردن ئامادە یاپراخەنان لە ماڵەوە ئێمە نا هەیە حەزیرێتی ئێمە زیاتر حەزمان لەم شتانەیە خواردانیان کە بەدڵی پیاوە ڕێیان فەرقی نییە وەڵا ئێمە هەمومان خواردنەکان چۆنەڵێ بەخواستی هەر هەمومان لە ماڵەوە چۆن ئەو شتێک کە پێمان خۆشە ئەوە ئامادەکەین لێرە و کوڕ و کچیش هەمووی وەک ئیشەکە من مناڵەکانم لە خۆمەوە تا کوڕەکەم یارمەتیە هەم بە هاوکاری یەکترین و چێژی خۆشی لێ بینین و ئەنجا هەمووی سوعبەت و قسەی خۆش و نەک هەرنان خواردن زامان لێرە گۆشت ئامادەکەنێمە ئەسمەلایەمان بزانم سڵاوتان لێبێ چی و چیتان هێناوە وەڵاهی ئەوە خانم خەیکی برنجی کوردیەوە بە ڕۆندی کوردیە و ئیتر یاپراخمان هێناوە و گۆشتە و هەروەها کەبابە و ئیتر
هذا بابتان ماسي تۆزی خۆتان دوور گرتووە لەولا والله ئەمان مناڵەکان نادوو بەدا ئێمە خۆیان خواردیان نایێنێ هاتوومەدا ئەمە دریشانەکەی ناڕۆت تۆ لەگەڵەوانە هاتی والله لەگەڵ جەماعەتی سەرەوەیان من بەستر ناردیان بەخۆوەتیان گومرکێکە و وەرەوان ینی شەریکن ئەمڕۆ شەریکە وڵا شەریکایەتی ناکەین بابا ئینشەڵا شەریکی بابا تۆ نەچوو یا براق بخۆی بەرە وڵا خواردی بەخوا خواردی کاکەڵێ یەک یاپراغ بە شیشێک گۆشت عەدالەتی تایە ئەڵێ یەک یاپراغ بە شیشێک گۆشت یەک یا براق وڵاتی ئێمەش ڕازی نین و ئەوەتە بە دەریانەکەی ناڕۆت یاخوا بەخێریان خۆشحاڵ ئەم ساڵ چێشتان لە بەهارەکەی بینی وەڵا ئەم بەهارە سپاس بەخوای گەورە دواوی کە باران نەماویتر جەو خۆشە و خەڵک بە عامە چێتە دەرەوە و الحەمدوللا بارانێکی زۆر باریوە و سپاس بەخوا ئاسایشە و خۆشە و سپاس بخوا چەند هەفتەیە ئەوێنە دەرەوە وڵات تقریبا خۆم کەش سێ هەفتەیە دەرەوە سێ هەفتە ئێستا دەرەوەیمان سپاسان دەکەم زۆر سپاس با بچینە لای ئەم خێزانش دانیشە فەر و دانیشن لە شوێنی خۆتان دانیشن فەر و سڵاوتان لێ زۆر سپاس باش چاوەکەم فەرمون خۆڵکەکان گەرم نەبوو سارد سڕ دراوسەیەکی خراپن ئەو هەموو یابراکەمانە نەشە گۆشمان نایەنە باشە پێشتر ڕێ نەکەوتون بڵێن ئێمە وا هێنینەوەوان ئەوە لەگەڵ ئەوانە ناوەڵا ڕێک نەکەوتین بەسەر کە شتی خۆمانمانە ناوە بەستر یاپراخە ئەوەی لەش نەترسێ خۆ دەزانین ناژ یاپراخە خۆ بەحساب ئەوان بەغیرەترن ئێمەش بەشمان ناون بەڵام ئێسامانەوە بە گۆشتەوە حەقی خۆما وەرگریەوە بە کزی دانیشتوین حەقەتان وەرنەگرتەوە هێشتا ناوەڵا هێشتا وەرمان نەگرۆتەوە چاوەڕێن ئینشەڵا بیبرژێنەوەی تر بۆ یەچینە خوارەوە چیتان هەیە وڵی بەش نەمڕیان ڕاستیەکەی ئێمە ئەو لەگەڵ ئەو عیلی ترە ئەم ستافی خەستەخانین هەموو ساڵ دەرچوونمان هەیە ساڵانە بچەند خێزانە بەیەکەوە تەنسیقمان هەیە لەگەڵ یەکە ئیتر زۆر تێکەڵین عیلەوی هەموو عیلەکان تەنسیقەکەین بەیەکۆ جاری وایە دوو سێسە من و کاکسیوان هەرم لە نۆڕینگەیە شەریکین هەم لە ئینەگەشا شەریکین هەم لە خواردنەگەشا بەیەکۆ تەنسیقمان کردووە حەزمان لە چی کردووە هێناومانەوە لەم جەوە خۆشە کەشێکی خۆش و فێن خۆش بۆم ساڵوانێ هەر حەزەکەی بیتە دەرەوە شەڵا ئینسانیش لای خۆی ژینگە بپارێزێ بۆی کە کەسێکی دوای ئەمەژێت ئەم شوێنە ئیسفادەی لێ بکەوەکو پاک و خاوێنی ئەوانە ترم شێژەر بۆ خۆشی و ژیانی ئەوەی کە بەڕێیەکەی بەڕاستی ئەینا مناڵ خۆشی لێبینێ پیا خۆشی لێبینێ ژن خۆشی لێبینێ و دراوسی و ڕەفیقایەتی و دوای گلیان لێ ناکەنەوەن سێ هەفتەیە ئەمان ئێمەش سییانە دەرچووی بەزیێمە بە دزیەوە دەرچین دەرچین ئێمەش دەرچین بەشی خۆی جاری کەش بەیەکۆ دەرچوین ئەوەی شەڵا بەهاریش لەخوا بەزیێ بەهار زۆر خۆشە شەڵا پشت بەخوای گەورە لی ناوەسین زۆر بێ جومعەکان دەرەچین بەس وا هەستەکەم لە هەفتەیان دوو امتحانی مناڵ قوفڵمانەکەیتە دەیکەن بە زگوردیەکە ئێمە هەفتەی پێش جومعی پێشوو لە کوێسە بووین ئێمە ماڵکاک سیروان ئەوێ جوێکی زۆر خۆشیە بوو هەموو کوردستان خۆشە هەموو خۆشە بەس ئەوێ زۆر خۆشتر بوو بەدزی ئەوانە چوین پێمان نەوەتە زۆر سپاسانەکەم بەس ئەو خاتونانەش وابزانم لە پیا هین با بڵێن لە سێرانە زیاتر پیاویشەکە ئەمڕۆ عکس بۆتە هێشتا دەستمان بێنە یەخوا بەخێر بێن سەر چاو ئێمە ئامادەکاریان بۆکەین ئەوان کە بابەکەمان بۆ دروستەکەن بەس شێلان و ئامادەکردنی ئیشی ئێمە دەشتان ساغ بێ بەخۆشی ماڵەوە زووتر ئیشی خۆمم کریا پراخم پێچایەوە هێنامانوەکو چەرس خوارد بانجارێ حەزەکەم ئێوەش تۆزێکی لێ بخۆن تۆزێک بخۆن تا چەند گرنگە ئەگەر باسیەوە بۆکەی خەڵک لە دوای خۆی کە ڕاتەم شوێنانە پاک ڕاگرێ وڵا یەکێکە لە شتە هەرە گرنگەکان چونکە ئێستا ئێمە چۆن ئەگەڕین شوێنێکمان بەلاوە مهمە پاک و خاوێن بێ ئەو کەسانی تریش کەیەنەوە بیلفعل هەر هەمان هەدەفیان هەیە ئاواتە خوازم هەر کەسێ شوێنەکەی خۆی جێهێشت بە جوانی شتەکان پاکاتەوە هەموو جێگاکە کۆکاتەوە لەگەڵ خۆی بیباتەوە بۆ ماڵەوە بیکاتە سەتڵی خۆڵەکەی ماڵەوەی بەجینەیەڵێ لەم لاولە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاسانەکەم ئەوەی کە گرنگە باوڵین خەڵکە دێتە سەیرانگاکان یەکەم ژینگەی سەیرانگاکان پارێزێت دوو لە کاتی هاتن بۆ سەیرانگا و ڕۆشنەوەیان پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچووە چونکە ئەو کەسانەی کە دێنە دەرەوە بۆیان چێژێک لەم ژینگە جوانەی بەهاری کوردەواری وەربگرن بۆیە و شۆفێرانی کە سەرڕۆیەکەن لە ڕێگەکاندا پێچێ هەم مەترسی لەسەر ژیانی خۆیان دروستکەن و هەم لەسەر ژیانی ئەو خێزانانی تر کە ڕۆکەن ئەم ناوچانە
بە هیوایەوەی کە ئەم کوردستانەمان هەراوەدان بێ و بەهاری کوردەواری هەراوە سەوز و جوان بێ. ئەمڕۆ لەسەر تاسەری جیهانی یادی ڕۆژی جیهانی کرێکارانەکرێتەوە وەک هێمایەک بۆ تێکۆشانی چینە زەحمەتکێشەکان لە پێناو بەدەستێنانی دادپەروەری و کەمکردنەوەی سەعاتەکانی کارکردن. لەم ڕۆژەیە جەخت لەسەر دابینکردنی ژینگەیەکی کاری تەندروست و موچەیەکی شایستە ئەکرێتەوە کە لەگەڵ بژێوی ژیان بگونجێت. لە هەرێمی کوردستانیش ئەم یادە لە کاتێکایە کە کرێکاران بەدەست نادڵنیایی دەستەبەری کۆمەڵایەتیەوە گرفتارن بە جۆرێک ڕێژەی بێکاری و نەبوونی مەرجەکانی سەلامەتی لە شوێنی کار بوونەتە هەڕەشە لەسەر ژیانیان. چالاکوانانی مافی مرۆڤ دووپاتی ئەکەنەوە کە پێویستە حکوومەت چاودێری وردی کەرتی تایبەت بکات بۆ ڕێگریکردن لە پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی ئەو چینە و دابینکردنی ژیانی سەربەرزانە بۆیان. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان ڕایەگەیەنێت لە هەوڵەکان بۆ دەستەبەرکردنی مافی کرێکاران و ژینگەیەکی تەندروست بەردەوامە بن بۆیان. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامێکا پیرۆزبایی ڕۆژی جیهانی کرێکارانە کات و ئەڵێت کرێکاران بزوێنەری سەرەکی گەشەپێدانی نیشتیمان و بەبێ کۆش و ئارەقی ناوچاوانی ئەوان هیچ وڵاتێک بەرەو پێشەوە هەنگاو نانێت. ئەشڵێت کاری لە پێشینەیان دابینکردنی ژیانێکی شایستە و پاراستنی شکۆ و مافە یاساییەکانیانە و پاڵپشت و داکۆکیکاری مافی کرێکارانە بن و پابەندن بە هەوڵەکانیان بۆ دەستەبەرکردنی ژینگەیەکی کاری تەندروست و سەردەمیانە کە تیایدا دادپەروەری کۆمەڵایەتی فراهەم بکرێت و مافەکانیان پێشێل نەکرێت. وتەبێژی سندیکای کرێکاران داوای جێبەجێکردنی یاسای کارەکات بۆ دەستەبەری ماف و داخوازیەکانی کرێکاران. ئەڵێت هەندێک لە خاوەن پرۆژەکان پێشێلی مافی کرێکارانەکەن و شایستەی کاری کرێکاران نادەن و وەکو پێویست سەلامەتی کارەکانیان بۆ دابین ناکەن. یاساکان خۆی سێ یاسا هەیە تایبەت بە کرێکاران. یاساکان یاسای کۆنن پێویستیان بە هەموارکردنەوە و یاخود یاسای تازە تایبەت بە خۆمان هەرێمی کوردستان یاسای تازەمە تایبەت بە هەرێمی کوردستانمان هەوی بەڕاستی و یەک لە داواکانی سندیکای کرێکارانە ڕەوشی کرێکاران زۆربەی بابەتەکان بە یاسایە بەڵام یاساکان بەڕاستی پێویستە جێبەجێ بکرێ وەکو خۆی لەوانە زۆربەی خاوەن کارەکان وەکو پێویست لە شوێنی کارەکان سەلامەتی شوێنی کار بابرین پێویستە کەلوپەلەکانی سەلامەتی شوێنی کار دابین بکەن. هەندێک لە خاوەن کارەکان ئەوە ناکەن بۆیە دەبینین کرێکاران دەبنە قوربانی گیان لە دەزانی کرێکاران لە ئامارەکان زۆر زار پێمان دەرێ بەڕاستی ینی مەترسیە ینی بۆ کرێکاران بۆ جانی ڕوعی کرێکاران. ئێستا دەبینین لە ساری ڕابردوو 13 کرێکار جیانیان لە دەستدا بوو لە کاتی کارکردن. ئەم ساڵ کە ساری 2026 سێ کرێکار لە کاتی کارکردن جیانیان لە دەستدایە. داواکاری ئێمە وەکو سندیکای کرێکاران کۆمەڵک داواکاریە بەڕاستی ئەمە دەمانەوێ ژیانی کرێکاران باشتر بکرێ هەلی کار زیاتر بۆ کرێکاران دەستەبەر بکرێ. ئێمە داواکاری کرێکاران ژەوەی کرێکاران داوا لە سندیکای کرێکاران دەکەین. ئێمە وەکو نوێنەرایەتی سندیکای کرێکاران داوا لە حکوومەت هەرێم دەکەین هاوشێوەی فەرمانبەرانی حکومی زەوی دابەش بکرێ بۆ ئەو کرێکارانەی کە خزمەتیان هەیە دەستەبەرکراون لە وەزارەتی کار. بەشێک لە کرێکاران نیگەرانن لەوەی کە لە دەستەبەری کۆمەڵایەتی بێبەشن بە تایبەتی و کەسانی کە کاری سەربەخۆ ئەکەن ئەڵێن ئەگەر ڕۆژێک کار نەکەن ناتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. نەبیمەی تەندروستیان هەیە نە دەستەبەری کۆمەڵایەتی تاوەکو لە کاتی بێکاربوون یان لەو کاتانی کە دووچاری ڕووداوێک ئەبن سوودی لێوەربگرن. ڕۆژانە هەزاران کرێکار لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕۆژانە بۆ دابینکردنی نانی خێزانەکانیان کار دەکەن. زۆربەیان لە مافێکی گرنگی وەک دەسەبەری کۆمەڵایەتی بێبەشن. نزیکەی 12 ساڵە ڕۆژانە بەردەوام کار دەکات. ئەگەر ڕۆژێکیش کار نەکات و خۆی دەڵێت ناتوانێت بژێوی ژیان بۆ خێزانەکەی
پەیدا بکات. توانافایەق کە ڕۆژانە کرێکاری دەکات و دەڵێت زۆر کات بۆی کارەکەیەوە ژیانی لە مەترسیدایە، لەگەڵەوەشدا نەبیمەی تەندروستی هەیە نەدڵنیایی بۆ داهاتوو، تووشی هەر ڕووداوێکیش ببێت لە کارەکەیدا هیچ سەرچاوێکی داهاتی نابێت بۆ ژیانی خۆی و خێزانەکەی. کاری کرێکاری و کارەبا و ئیتر هەموو جۆرەی شێکمان کردو لەیشی کرێکاری هەموو جۆری شێگەیە بە دڵنیایەوە تووشی مەترسی شەوید لە ژیانە تایبەتی لە کاری کرێکاریە بەردەوام ڕوبەڕووی مەترسیەویتەوە وەڵامی تر وەکو دەسەبەری کۆمەڵایەتیش دەسەبەرێکی کۆمەڵایەتی نیە لە وڵاتەیە بژێوی ژیانت تەنها لەسەر و کرێکارێکە ڕۆژانەیەکی. سەرۆکی لقی سلەیمانی سەندیکای کرێکارانی کوردستانیش نایشارێتەوە دەڵێت حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان کەمتەر خەمن بەرامبەر مافی کرێکاران. کرێکار مافی خوراوە بە تایبەتی کرێکاری بیناسازی کرێکاری ڕۆژانە ئێمەی سەندیکا بەڕاستی ئێمە لە ئاستی و تەبوحیانین ئێمە ناوەشیارین کە ناتوانین لە ڕێگەی خۆمانەوە بە تایبەتی ئێمە وەکو سەندیکا با باسی حکومەت نەکەین حکومەت بەو جۆرە ینی خەمی نییە بە ئێمە لە خەمی کرێکارا بین. بەڕێوبەری دەسەبەری کۆمەڵایەتی سلەیمانیش دەڵێت زۆرێک لەو کەسانەی کە لە دەستگا و کۆمپانیا و دامەزراوەکان کار دەکەن دەسەبەری کۆمەڵایەتیان هەیە، بەڵام زۆرێک لەو کەسانەی کە سربەخۆیانە کار دەکەن سوودمەندی دەسەبەری کۆمەڵایەتی نین. هەر کرێکارێک لە شوێنێک ئیش بکە لەسەر خاوەنکارەکە ماگانە سەدا حەفدەی موچەکانیان بدا بە بەڕێوەبەراتەکانی دەستەبەری کۆمەڵایەتی کەوا سەدا پێنجی لەسەر کرێکارە و سەدا دوانزەی لەسەر خاوەنکارە بەرامبەر بەمە کۆمەڵێک ماف بۆ کرێکار مسۆگەر کراوە یەکێک لە مافە گرنگەکان مافی خاننشین بوونە ئەمە پێیان دەڵێن کرێکاری ڕۆژانە یان بە عەرەبیەکە عمال مەساتری پێ ئەڵێن ئەمە یەک لە گرفتەکانە ئێمە بێ چارەسەرێکی قانونی بۆ ئەم مەسەلەیە بدۆزرێت. دەسەبەری کۆمەڵایەتی نەک تەنها مافێکی مرۆییە بۆ کرێکاران بەڵکو بەوتەی پسپۆڕان و لایەنە پەیوەندیدارەکان هۆکارێکی سەرەکیشە بۆ ئارامی کۆمەڵگە و دڵنیایی ئابووری بۆ خێزانەکانیان بۆیە کرێکاران بەگشتی لە چاوەڕوانی ئەوەدان لە داهاتوودا مافەکانیان تەنها لەسەر قاغەز نەبێت لە ژیانی ڕۆژانەشیاندا هەستی پێ بکرێت و جێبەجێ بکرێت. هێمن کەمال کورتسات نیوز سلەیمانی. بە گوێرەی داتاکان و بە گوێرەی پشتڕاستکراوەترین و متمانە پێکراوترین داتاکان ساڵی 2025 ساڵێک بووە کە لە هەموو وڵاتانی جیهان بارودۆخی کرێکاران بەرەو ئاراستەیەکی خراپ ڕۆشتووە. ئەسڵەن ئەوترێت ئەڵێ دابەزینی زۆر بەرچاوی تۆمار کردووە. ئێمە لێرە ئەو داتا و ژمارانە ئەخەینە ڕووکەوەکوتم متمانە پێکراوترین داتاکانن لەبەرەوەی کە هەندێک فاکتەری لەبەر چاوگرتووە کە لە ستانداردە نێودەوڵەتیەکان بۆ کرێکاران هەژمار ئەکرێت بۆی کە بزان بارودۆخیان چۆنن. باسیۆشتان بۆکەم کام وڵاتانە بەهشتی کرێکارانن و کام وڵاتانە بە جەهەنەمی کرێکاران دێنە هەژمار. ئەم راپۆرتە راپۆرتێکە کا بە شێوەی ساڵانە بڵاو ئەکرێتەوە کۆنفیدراسیۆنی نێودەوڵەتی سەندیکاکانی کرێکاران بۆ ساڵی 2025 راپۆرتەکەی 12مین بڵاوکراوەیان 12مین راپۆرت بووە لەبەرەوەی کە لە ساڵی 2014ەوە دەستی پێکردووە بۆی کە بە بەردەوامی راپۆرتی بڵاو کردوەوە دەربارەی دۆخی کرێکاران. ئامانج لەم پێنوێنیەوە کوتم یەکێکە لە متمانە پێکراوترین پێنوێنەکانی جیهان ئەوەیە کە توانای بەرگری کرێکاران لە مافەکانیان هەڵسەنگێندرێواتە ئەوەی کە زۆر گرنگە لەم راپۆرتەیە ئەوەیە کە کرێکاران تا چەند ئازادی ڕادەربڕینیان هەیە، تا چەند مافی خۆپیشاندان مافی ناڕزایەتی دەربڕین بۆیان بەڕەوا ئەبیندرێت و ئەو مافەیان پێ ئەدرێت. با بچینە لای داتاکانی تر هەر لەم بارەیەوە بە گوێرەی داتاکانی ساڵی 2025 ئەم پێنوێنیە ئەم راپۆرتە ئەڵێت مافی کرێکاران لە هەموو کیشوەرەکانی جیهان بەرەو خراپتر بوون ڕۆشتووە جا کەم و زۆر و باسیەوە کات ئەڵێ ژمارە وڵاتانە کە لە بارودۆخێکی زۆر باشان یان لە بارودۆخێکی باشان زۆر کەمن بۆ ئەمە ئەڵێ لە 151 وڵات کە هەڵسەنگاندنیان بۆ کراوە تەنها 7 وڵات چوونە ڕێزبەندی ئەو وڵاتانە کە بارودۆخیان بۆ کرێکاران باشە و بۆیە ئەڵێت کە بارودۆخەکە بەرەو خراپتر بوون ڕۆشتووە لە بەروی کاڵە ساڵی ڕابردوو ئەم وڵاتانە ژمارەیان 10 وڵات بوو ئەم ساڵ بۆ 7 وڵات کەمی کردووە. باسیەوە کات ئەڵێ مافەکانی کرێکاران بە شێوەیەکی بربڵاو پێشێل ئەکرێت بە ڕێژەی باسی کردووە گوتم بە داتا و ژمارە قساکات. ئەڵێ پێشێلکردنی مانگرتن واتە وڵاتانەکە حەقی یان مافی مانگرتن نایە بە کرێکاران 187 وڵاتانی جیهانن
واڵێ ١٨ وڵاتانی جیهان مافی سەوداکردن بۆ کرێکاران بە فەرمی ناسن، واتە لە تەنانەت لە شوێنێکیش کە هێز لای کرێکار بێت، تەنانەت ئەگەر کرێکارەکە خۆی تاکە کرێکار بێ کە بتوانێت لەو دۆخەیە کار بکات، دیسان ئەو مافی پێڕەوا نابینن کە خۆی بتوانێت لەسەر بۆ نمونە کارکردنەکەی بارودۆخی کارکردنەکە یان ئەو شایستەدارایە ئەو موچەیە کە وەری ئەگرێت قسە بکات و با بڵین بۆ کوردی خۆمانەڵی مەعاملە بکات. سنووردارکردنی دادپەروەری لە ١٧٢ وڵاتانی جیهان ساڵی 2025 ڕووی داوە و ئەڵێ ئازادی ڕادەربڕین لە ١45 وڵاتانی جیهان بۆ کرێکاران سنووردار کراوە. با بچینە لای داتاکانی ترمان باسیەوە کاتکە خۆی دایمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کە لە ڕێزبەندیەکانی سەرەوە بوو بترسە لەبەرەوەی کە بەداخەوە ینی بۆ پێنوێنیە باشەکان بۆ بارودۆخی باش بۆ ژیانێکی ئارام و شایستە زۆر دەگمەنە بکەوێتە ڕێزبەندیەکانی سەرەوە مەگەر هەندێک وڵات زۆر بەکەمی، بەڵام بۆ خراپی دۆخی کرێکارانیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا خراپترین وڵاتەکانن بەگشتی و پێنوێنیەکەیان 4.68 ئەم پێنوێنیە چۆنان لە یەکەوە دەست پێکا بۆ 5 یەک باشترینیانە 5 خراپترینیانە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا هیچ ینی بەشێکی زۆر کەمیان کەم هێناوە لە خراپترین ئاست. بەهشتی کرێکاران لەسەر ئاستی جیهان سوید، دانیمارک، نەرویج، فینلەندا، ئەڵمانیا، هۆڵندا و نەمسان ئەمانە ئەوترێت 100% پرفکت نین بەڵام باشترین وڵاتەکانن بۆ کرێکاران. با باسێکی وڵاتانەش بکەین کە خراپترینن هەڵبەتە هۆکاری وڵاتانە کە ئەوترێت بەهشتی کرێکارانە ئەڵێت ئاسایشی کار لە وڵاتانە هەیە، سندیکای کرێکاران هەیە زۆر چالاکن، ڕێژەیەکی زۆر بەرەوسەری کرێکاران ئەندامی ئەم سندیکانن. ڕێکەوتنی بە کۆمەڵیش هەیە. ڕێکەوتنی بە کۆمەڵ چیا؟ واتە باسی ئەو ڕێکەوتنە ناکات کە لە نێوان کرێکار و خاوەنکارە هەیە، باسی ئەو ڕێکەوتنە ئەکات کە لە نێوان خاوەنکار و نوێنەرەکانی کرێکاران هەیە کە ئەمە ئەبێتە هۆکاریەوەی کە ئەستەم بێ لە وڵاتانە بکرێت بەبێ هۆکار تۆ کە تااقەتت نەما هەروە کرێکارێک بکەیتە دەرەوە. جەهەنەمی کرێکارانش لەسەر ئاستی جیهان ئەم وڵاتانن ئەمانە خراپترین وڵاتانی جیهانن کە ئیتر لەمانە خراپتر نییە بۆ کرێکاران. هەڵبەتە ڕیزبەندیەکە بۆ وڵاتانە کە بارودۆخیان خراپە بۆ کرێکاران دوو ڕیزبەندی بوون، وڵاتانی خراپ و خراپترین. ئەمە خراپترینە کە ئەفغانستان و یەمەن و لیبیا و سۆماڵ ئەگرێتەوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە، بەڵام ئەوەی کە هەیە با کرێکارانی هەرێمی کوردستانمان بیر نەچێ زانین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە، ڕۆژێکە بۆی کە لە بیرمان نەچێ هەموو ئەم بینا گەورانە کە بنیادنراون، هەموو ئەم کارگانە کە خزمەت بە پیشەسازی وڵاتەکەن لە پشت هەموو پیشەسازیەکانەوە لە هەموو شوێنێک کە نیشانەیەک لە شارستانیەتی پێوە دیار بە بێگومان دەستێک هەن کە نابیندرن، بەڵام هەموو شتێکیشیان بنیادناوە. با بیرمان نەچێتەوە کە کرێکاران تەنها خاوەن پیشە نین، کرێکاری تەنها پیشە نییە، بەڵکو ڕاستیەکی حاشا هەڵنەگرا بەردەوام لە ململانەیان لەگەڵ بژێوی و ئاسایشی کار و نیگەرانی لە داهاتوو و ململانەی نێوان ماندوونەناسی و بێبەشبوونیان. منەمەوێت لێرە باسێکی هەرێمی کوردستانیش بکەم، هەندێک داتا و ژمارەمان بەدەستێ دەربارەی هەرێمی کوردستان کە بزانین لەم ساڵانەی دواییە چی هەیە و بە گوێرەی یاسا چ مافێک بە کرێکارانی هەرێمی کوردستان دراوە. بە گوێرەی یاسا لە هەرێمی کوردستان هەموو کرێکارێک پێویستە کە گرێبەستی کارکردنی هەبێت بۆ ماوەیەکی دیاری کراوە، واتا کرێکار گرێبەستی کارکردنی هەبێت بۆ ماوەی ساڵێک بۆەوەی کە مسۆگەری بکات. لە ماوەی ئەو یەک ساڵە کرێکار بەرچاوی ڕوونا کە خاوەنکار نەتوانێت لە هەر کاتێکا دوای 2 مانگ دوای 3 مانگ بڵێت تۆ خۆ حافیزت بە پێویستم پێت نەماوە، هەرچەند ئەوەی کە ئەیبینین من دواتر لەگەڵ میوانێکیش بە تێروتەسەلی باسییان بابەتاکەمەوەی کە ئەیبینین تەنانەت ئەمەش نەبووەتە ڕێگر لەوەی کە خاوەنکار بتوانێت لە هەر کارێکا کەویستی کرێکار لە کارەکەی دوور بخاتەوە. بە گوێرەی یاسا کرێکار ئەبێ ڕۆژی 8 سعات کار بکان نەک زیاتر. ئەگەر زیاتر لە 8 سعات کاری کرد پێویستە زیادەی بۆ حساب بکرێت لەسەر ئەو پارەی کە وەری ئەگرێت. قەدەغەی کارکردن لە نەخۆشیە مافێکی ترە کە یاسا لە هەرێمی کوردستان ئەیدا بە کرێکاران و هەروەها کاری قورسیش بە گوێرەی یاسا لە هەرێمی کوردستان بۆ خانمانی دووگیان قەدەغە کراوە. با باسی مشۆ ینی پشوو ماڵەتەکان بکەین لە هەرێمی کوردستان دیسان بە گوێرەی یاسا پشووی هەفتانە پێویستە هەموو کرێکارەگلانی کەم 1 ڕۆژ پشووی هەبێت لە هەفتەیەکدا، نابێ 7 ڕۆژی هەفتەکە ئیش بکات. مۆڵەتی بە موچەوە لە ساڵێکا کرێکارەتوانێت 20 ڕۆژ
مۆڵەتی هەبێ بە موچەوە ئەگەر نەخۆش بێت بۆی هەیە 30 ڕۆژ دیسان مۆڵەتی هەبێت بەڵام مۆڵەتی نەخۆشی ئەتوانێت هەتاوەکو 180 ڕۆژیش درێژ بکاتەوە. با بچینە لای زانیاریەکانی ترمان هەل لەم بارەیەوە. هێڵێکی گەرم هەیە بۆ کرێکارانی هەرێمی کوردستان، ئەمە وەکو زانیاریە کرێکارانمان با بیزانن کە هێڵی 5520 یان 5500 کە کرێکاران ئەتوانن لە بوونی هەر ئاستەنگێک هەر شکایەتێک هەر گلەیەک پەیوەندی بەم هێڵە گەرمەوە بکەن، ئەڵێ لە 2 ساڵە 300 سکاڵا لە ڕێگەی ئەم هێڵەوە تۆمار کراوە و ئەوترێت کە زۆربەی هەرە زۆریشیان چارەسەر کراون. بابزین هەل لەم بارەیەوە چی ترمانەیە دەستەبەری کۆمەڵایەتی ئەوترێت کە بەگشتی 303,000 دەستەبەری کۆمەڵایەتی هەیە، 303,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتیان هەیە کە لە 5 ساڵە 225,000یان کراوە، واتە زۆرترین ژمارە لەم 5 ساڵەیە کراوە. کرێکاری ناوخۆیی 258,000 کرێکاری ناوخۆیی دەستەبەری هەیە، 45,000 کرێکاری بیانیش دەستەبەری کۆمەڵایەتی هەیە لە هەرێمی کوردستان. ئەو پارەیە کە ئەبێ بدرێت بۆ دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان 170 موچەی کرێکارە. لەم 170 موچەی کرێکارە 105 ئەبێ لە موچەی کرێکارەکە کەم بکرێتەوە، 112 پێویستە خاوەنکار لە ئەستۆی بگرێت. و سوودەکانی ئەم دەستەبەرش ئەگەر بمەوێ باسی بکەم، یەکەمیانەوەیکە مافی خانە نشین بوونی ئەبێت لە شوێنێکا کە ئیتر توانای کارکردن نەما دوای ساڵانی خزمەت ئیتر ناترسی لەوەی کە ئەبێ چی بکەی شەوکە خەوتی خەمی بەیانیت نییە. قەرەبوو لە کاتی پێکان و نەخۆشی بابەتێکی تر یەکێکی تر لە سوودەکانیەتی و هەروەها گواستنەوەی خزمەت بۆ کەرتی گشتی بابەتێکی ترا، واتە تۆ گەر دەستەبەرت هەبوو بۆ نمونە 5 ساڵ خزمەتت هەبوو لە کەرتی تایبەت دامەزراندن هەبوو چیتە کەرتی گشتی ئەتوانی ئەو خزمەتت بگوازیتەوە بۆ کەرتی گشتی. پاداشتی کۆتایی ڕاژەی هەیە کە لە دوایە کە تۆ خانە نشین کرای موچەی چەند مانگت بە یەکجاری پێدرێت و مۆڵەتی دایکایەتیش یەکێکی ترە لە سوودەکانی ئەم دەستەبەری کۆمەڵایەتیە. کرێی کەمترین کرێی کرێکاران لە هەرێمی کوردستان کرێکاری ناکارامە، واتە و کرێکارەکە کاری ئاسایی ئەکا کارێکە پێویستی بەوە نەبێت کە تۆ کارامەی یا پسپۆڕیەکی تایبەتت هەبێ، ڕۆژانە پێویستە کەمتر نەبێت لە 15,000 دینار و مانگانە لانی کەمیەکەی کەمترین کرێی مانگانەکەی 450,000 دینارە. پاداشتی کۆتایی خزمەتیش لە ساڵی 2024 بۆ 2025 دراوە بە 17,625 کرێکار کە بڕەکەشی 7 ملیار دینار بۆ بە گوێرەی داتا و ژمارەکان کە هەمان بووە. ئەمێ بچمە دهۆک، راپۆرتێکمان هەیە لە دهۆک دەربارەی دۆخی کرێکاران بێگومان ئەویش لە دهۆک کرێکاران نیگەرانن، ئەڵێن هیچ گرنگیەکیان پێنادرێت ڕێگە لە کارکردنیان ئەگیرێت و تەنها لە ڕۆژی جیهانی کرێکارانە باسی مافەکانیان نەکرێت. یەکێک لە کارگەکانی شارەکەش بەهۆی زۆری کرێی کارەبا و گرانی باجۆ داخراوە کە بەهۆیەوە 12 کرێکار بێکار ماونەوە. li Duhokê 12 kirêkar li vê kargehê mayne bêkar. Ji ber nebûna palpiştiyê û girankirina kirêya karebê û baca, ev kargehe maya rawestiyayê û 12 kirêkar li vê kargehê mayne bêkar. Xudanê kargehê jî dete diyar kirin, hîç palpiştiyek ji bo kirêkaran nahête kirin û delîvên karî jî nahêne rexsandin. 12 kirêkar hebîn, kareb giran bî ez neşom ez tenê neşem dema şolê. Nexwaz tenê bêm ez şêm bixwe makînekê yekê dema şolê her rojê yekê ez neşem jî xwe neşem dema şolê be karebê. Çünkü makîne karebê dixwin 50 hîsana motor û 25 hîsana û gelek xir motorê trîfêsin. Eger karebe erzan nebît ez neşem dema şolê. Bî gelek lawaze. Lawazya wê çi yanî piştevon nînin. Wekî ve got doherekî hay pinav بس چه پشتوانی نه و گله کرکاران پد حسین یعنی کار کتین چه پشتوانی پشتینگی بناد نکردن آن کتی بر معامله کی آن یه بریندار بی او پشتینگی چه ام بسمال دیف چون گله کری چه پشتوانی لنات کردن اما دست به کی کاتشک دایانه وکی بس نوه و چه پشتوانی لنات کرد یعنی وکی به حساب کن مروفکی چوی یعنی عامله کی یعنی یه بلاش و علاش هاكو كريكاري نبت اف ملتا پیش ناکود.
سروک سندیکا کریکارا باس لآریشین کریکارا لدهوکت کتنو دتا دیار کرن کو کریکار تخکا پشگو هاویتیه. حال الحاضر كيمياء درفتت كارتي كرنل ماتكت يعني ما كوماكا آوارا شواكل شاويل بارزگاه دو كيت هاي و تزاني اف اكديف ايكي اف حالتت نخواز رابط هاتينا بي شر و نخواشي و پتا كورونا و شر داعش و بونه تراكمي كارتي كرنكا مباشر المكر اوه آرشت سركينك و درفتت كاري نوعا ما اتاسته بيتي ويدانين كو ترامك د سالابوری دا لسنور پارزگاه دهوکه 12 کریکاران لسر کاری جیانا خوش دست دایه و 5 کریکار جی بریندار بوینه و 3 کریکار شوان جی پکفتی بوینه 10 سکالا جی جلای کریکاران و لسر خودان کاری هاتینه تومار کرن. اوه ایک جی کارگهن پلاستیکی یل سنتر پارزگاه دهوکه اشبرنا پال پشتی کرنا حکمت الوی کارگه درگه وی هاتیه گرتنو 12 کریکار دگل خودان کارگه ماینه بیکار اوه دمکی دایا روژا جیهانیات کریکار آیو پیدویه مافن کریکاران لسر کارن حسا بهنه پاراستن نکو ولی بهت کریکار افروکه بمینته بیکار. هوار علی کردسات نیوز دهوک. دیارەکە باسی مافەکانی کرێکارانە کرێت مافخوران تەنها بەلایەنێک ناکرێت ئەو لایەنش کە مافی ئەخورێت بەرپرسیارەتی هەیە و هەر چەندێک ئەو لایەنە ڕۆشنبیری زیاتر بێت زیاتر ئاگاداری مافەکانی ببێ گومان قورسترە کە بکرێت غەدری لێ بکرێت و مافی بخورێت منەمێ زیاتر لەسەرم بابەتە بڕۆم زیاتر باسی بکەم زیاتر باسی ئەو بکەین کە کرێکارانی ئێمە لە هەرێمی کوردستان بە پێی یاسا چ مافێکی پێدراوە لە چ کاتێکە ئەتوانێت سکاڵا ببات بۆ لایەنی پەیوەندیدار بۆی کە نەهێڵێت غەدری زیاتری لێ بکرێت بۆ مەبەستەش لەیلا کەریم ئەندامی سەندیکای کرێکارانی کوردستان لە قیسلێمانی لەگەڵمانە خات لەیلا زۆر بەخێر هاتی. سپاس دەکەم. سەرەتا بەگشتی با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم باسێکی بارودۆخی کرێکارانی هەرێمی کوردستانمان بۆ بکە پێمان بڵێ بارودۆخیان چۆنا بەراوردێکمان بۆ بکە لەگەڵ وڵاتانی دراوسێ. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی لە کرێکارانی جیهانەکەم و کرێکارانی کوردستان بە تایبەتی و سلێمانی بە تایبەتی تر. ئەگەر ئێمە بینە باسی کرێکاران لە بارودۆخێکی زۆر زۆر خراپن. زەرمەندی یەکەم لە بواری ئابووریە و لەم بارودۆخی ئێستایە و کە ناوچەکە بە عام کەوتۆتە بەر هێرشی جەنگەکانەوە لە ئێستایە بارودۆخی کرێکاران کەوتۆتە ژێر هێڵێکی زۆر زۆر خەتەرناکەوە لە ئێستایە بەهۆی وەستانی بازار بەهۆی نەبوونی ئاڵوگۆڕی بازرگانی بەهۆی بەرزونزمی دۆلار و دراوەکان ئەمە هەمووی هۆکە ئەبێتە هۆکار بۆ قورسایی ژیانی کرێکار و لە ئێستایە زۆربەی کرێکارانیش کە بەهۆی کارگەکان وەستانی کارگەکانەوە لەبەر هەندێ بابەتی تایبەتی بە پرۆژەکانی خۆیان ئەمەشەوە کە کرێکاران دەست لە کارەکانیان بکێشنەوە یاخود کرێکارەکان دەرکرێن لە کارەکانیان ئەمەشە بێتە هۆکارێکی کە بۆ بارودۆخی کرێکاران لە ئێستایە کە ئێمە باسی کەین بڵین کرێکاران ئێستا لە بارودۆخێکی هیچ باشانین چونکە بازار وەستاوە کار کەم بووە و کرێ هەر چەندێک کرێکەش ئەگەر بڵێن کرێکاران دیاری کراوە بەڵام لەگەڵەوەش تا بارودۆخیان باش نییە. باشە لەیلا خان باسی کرێکارانت کرد 450,000 دینار لانی کەم ئەبێ بدرێ بە کرێکار مانگانە. سەرەتا پێم بڵێ ئایا لادان هەیە لە ماوە کرێکارمان هەیە کە کەمتر لەمەی پێ بدرێت و ئایا ئەسڵەن ئەم 450,000 دینارە جوابی خەرجی یەک مانگی کرێکارێکی بۆ نمونە 400 خێزان ئەیاتەوە؟ بەڵێ بە دڵنیایەوە ئێمە ئەگەر باسی ئەوکەین بڵین ئەمە بابەتێکی خراپە کراوە نەخێر بابەتێکی باشە بۆ هەندێک شوێن کە کراوە بەڵام ئێمە ئەگەر باسی بارودۆخی کرێکاران کەین زۆربەی کرێکاران ئەگەر بەپی ئامارەکانی کرێنشینان باسی کەین زۆربەی کرێکاران کرێچین ئەم 450,000 بیا بەکرەی ماڵەکەی یاخود بیا بەکرەی کارەبا بیا بەکرەی مۆلیدە بارودۆخی مناڵەکانی قوتابخانە ئەمانە هەر هەمووی یعنی قورسایەکی زۆری خسۆتە سەر کرێکاران نەخێر ئەگەر بێنە سەر بابەتەکە ئەمە ئەوەش ناگەیەنێ کە بارودۆخی کرێکاران زیاد بوونە چونکە ئێمە ئاڵوگۆڕی بازارەوەخت کڕین و فرۆشتن لە بازارە بە دۆلارە کرێ ئەم پارێش بەراوردێکی لەگەڵ دۆلارە لە بازارە کەمترە گەیەنێت یعنی ئەگەر تۆ لە بازارڕاکە شتێک ڕابێ بە دۆلار سعرەکەی زیاترە بێ بەهۆی دینارەکەەوە ئێمەش کە کرێکارانیش ئەو بڕەپارێ بۆ ئەو بڕێکی باش نییە و ناشتوانێ بارودۆخی ژیانی خۆی پێ بگۆزرێنێ و لە زۆربەی شوێنەکانیشا کە جەنەبت ئاماژەت پیان نەخێر ئەم 450,000ش
نییە چونکە پێشتر پێش بڕیار دەرکردنی بڕیارەکە و جێبەجێکردنی بڕیارەکە ئەمان گرێبەستێکیان کردبوو لە شوێنەکەیە لە شوێنکارەکەیە لەگەڵ کرێکارەکانە کە بە بڕێکی کەمتر ئەم کرێکارانیان وەرگرتەوە لە ئێستاە ئەو خاوەنکاراناڵن ئێمە ناتوانین چونکە ئێمە پێشتر عقدەکەمان بۆ بڕەپارەیە کردو ناتوانین کرێکەیان بۆ زیادکەین لەم کاتەیە ئەمەش دیسانەوە بارودۆخێکی بارقورسیەکی تر بۆ ئەو کرێکاران دروست کردووە. باشە لەیلا خان ئەزانی لەبەرەوەی کە هەر خۆمان ڕۆژانە ژیانی کرێکارێک بینی لە هەرێمی کوردستان وڵی پێویست بە داتا و ژمارە ناکە ئەزانین کە بارودۆخیان باش نییە. نامەوێت زیاتر لەسەرمە بڕۆین تەنها ویستم لە زاری جەنابتەوە کە معنای بە بابەتەکە باسی ئەوەمان بۆ بکەین ئەمەوێت زیاتر ئێستا باسی لایەنی یاسایی ئەو مافانە بکەین کە لە هەرێمی کوردستان پێیان ئەدرێ. سەرەتا باسی ئەو یاسایانم بۆ بکە کە لەسەر کاغەز هەیە ئەوەی کە لەسەر کاغەز بۆ کرێکارانی هەرێمی کوردستان دیاری کراوە بەڕای جەنابەت شتێکی باشە بەسە یان پێویستە زیاتر و هەمەلایەنەتر شتیان بۆ لەبەرچاو بگیرێت. بەداخەوە ئێمە ئەگەر بە یاساکانیش ئەم یاسانی کە ئێستا کاری پێکەین یاسایەکی کۆنا ڕاستە هەندێ بابەت و بڕگەیتیایە کە لەسەر کاغزە جەنابەت وەکو باسی کرد لەسەر کاغزە لە سوودی کرێکارانە ئەگەر جێبەجێ بکرێت بەڵام ئێمە چەند ساڵێکە ئێمە بۆ هەموارکردنەوەی یاساکە بۆ هەموارکردنەوەی یاسای کار و پرۆژە یاسا چەندین بابەت ئەمە پرۆژە یاسانە هەمووی بۆ هەموارکردنەوە ئامادە کراوە بەڵام بەداخەوە لە ئێستایە کە تشکیلە نەکردنی حکوومەت و وەستاندنی پەرلەمان و کارە نەکردنەوەی پەرلەمان و ئەم هەموو پرۆژە یاسانە کە لە سوودی کرێکاران دراوە بە پەرلەمان ڕاگیراوە ئەمە خۆی لە خۆیان کە واگەێنێ کاگەر پرۆژە یاساکانی جێبەجێ بکرێت ئەمە یاسای کرێکاری نابێتە ئەولەویاتی هەر هیچ پەرلەمانتارێک لەناو پەرلەمانەکان ئەگەر پەرلەمانیش کارا بکرێتەوە ئەمە هەر خۆی لە خۆی کەوای کردووە ئەم یاسانە کە ئێستا هەیە کاری پێ بکرێت کە کۆنە ئێمە ئەگەر بینە سەر بابەتێ من لە چەندین بەرنمەیەکی ئەمەم باس کردووە کە دینە سەر بابەت ئێمە پەنابینە بەر حکوومەتی فیدرال ئایا حکوومەتی فیدرال یاسایەکی بەرجەستە کردووە یاسای ژمارە 2015 کە هەمواری کردوێتەوە لە یاسای کارە ئەمە زۆر بڕگە و بابەتی باشی تایە بۆ جێبەجێکردنی مافەکانی کرێکاران کاری پێ بکرێ لە ئێستاە حکوومەتی هەرێم ئەمە کار بەمە ناکە ئەڵێ ئەمە هی فدراڵی عێراق بەڵام کار بە یاسایەکی کۆنەکە ساڵی ژمارە هەفتاویەکی ساڵی 1970 کە یاسایەکی زەمەنی بەعسە بەمەیان کارەکە پرۆژە یاساکێکی ڕاگرتووە پەرلەمان کاران ناکە حکوومەت تشکیل ناکە ئەمانە هەمووی بۆتە بابەتێک لێرەیە کە هەموو مافەکانی کرێکارەگە لە ڕووی یاساکەشەوە بێ کە هیچ یاسایەک هەموار نەکرێتەوە لە ئێستا و یاساکانیش کاری پێ نەکرێت بە هەر هەبێت. باشە لەیلا خان بابەتەکە ئەوەیە کە یەکێک لە مافە هەرە سەرەکیەکانی کرێکاران لە پێنوێنیە جیهانیەکانە لە ستانداردە جیهانیەکانە مافی بە فەرمیناسینی ناڕزایەتی دەربڕین و خۆپیشاندانە بۆ کرێکاران لە هەرێمی کوردستان ئەو مافیان پێدراوە ئەو مافە بەڕسمی ناسێنراوە بۆ کرێکاران ناخێر نابینین ئێمە لە هیچ شوێنەکە نابینین بتوانن ئەگەرمان بگرن لە کارگەیەکەم بتوانن مار بگرن ئەگە بتوان بێنە دەرەوەمان بگرن لە هەر بابەتێکە چونکە هیچ پشتیوانیەکیان نییە بۆ گەڕانەوەیان هیچ پشتیوانیەکیان نییە بۆی بتوانین مافەکانیان دەستەبەر بێ ترسیان نەبێ لێیە. زۆر باشە لەیلا خان بابەتێکی ترکە هەیە ئەمەوێ باسیەوە بکەین کە هەر ئەم یاسایانە کە جەنابەت دوتت زۆر نییە ینی کۆنا و لەسەر کاغەزیش پێت باش نەبوو هەر ئەم یاساکەمەش ئایا بەکردارێکی لەسەر ئەرزی واقع جێبەجێکرێ بۆ کرێکاران؟ من ئاماژەم پێ لە هەندێ شوێنە بڵێ لە هەندێ کارگەیە کە چاودێریکی باشی لەسەر لیژانێکی باش چاودێری ئەکا ئێمە چەند لیژانێکمانەیە پێویستە ئەمانە چاودێری بکرێ ئەمە لەم ڕۆوە هەندێکیان بەڵێ لە هەندێک شوێنیشان نەخێر. زۆر باشە ئەگەر کرێکاران گلەی و گازندەیەکیان هەبێت کێشەیەکیان هەبێت چی بکەن بۆی کە دەنگیان بگەێنن بەلایانی پەیوەندیدار و لانی کەم نەهێڵن بە شێوەی تاکە کەسی غەدریان لێ بکرێت. ئێمە لیژانەکان چەند لیژانێکمان هەیە کە معنین بەو دەوائیرە حکومیانەی کە پەیوەندیان بە تایبەتمەندین بە کرێکارانەوە لیژانەکانمان کە لە شوێن کارگەکان و لە شوێن کارەکانە ئەگەڕێن و ژمارەیەکی مۆبایلیشماندانەوە بۆ سکاڵاکان ئەوژم لەوژم لە ڕێگای ئەو ژمانە مۆبایل ئەتوانن بێن سکاڵای خۆیان کەن ئێمە بەشی یاساییمان هەیە کە بەدواداچن بۆ کێشەکانیان نەکەنەگە بتوانن لە ڕووی چی لە ڕووی دادگای کارەوە بێت و لە ڕووی لە ناو بە بەشی کۆمەڵایەتی لە ناو سندیکای کرێکارانە بێ ئەتوانین ئێمە
چارەسەری کێشەکانیان بۆ بکەین و کێشەکانیان بگەێنن بە ئێمە بە توانە و تاقی خۆمان بەو کاری کە پێمان درراوە بەو ئەرکەی کە هەمانە و بە یاساکان ئەتوانین چارەسەری کێشەکانیان بۆ بکەین و پشتیوانی تەواوی پارێزەری تەواوی کرێکارانی. ئێوە وەکو سندیکا ئەی قسەتان بۆ ئەو کرێکارانە چییە کە خۆیان تۆمار نەکردووە؟ زانی ژمارەیەکی زۆر لە کرێکاران خۆیان تۆمار نەکردو. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی وەیە کە بەبێ سوودی ئەزانن یان ئەسڵەن هۆکارەکەی وەیە زانیاریان لەسەرەوە نییە کە شوێنێکەیە کە ئەتوانن خۆیان تۆمار بکەن و سوودیان پێگەێنێت. حتمما لە هەندێک شوێنە ئێمە ئەوە بینین کە هەندێک کرێکار کە ئەچیتە شوێنکارەکە بۆ خۆ تۆمارکردن ئەڵێ من موچەکەم ئەوەنە نییە لە سا پێنجیشم لێ ببڕن ئەوەنە ناگەێنێ و لە هەندێک شوێنیشە خاوەن کارەکە ئەی خاتە سەر ئەستۆی کرێکارەکە یعنی لە لە ساحەفەکە بەعام لە کرێکارەکە بڕێ ئەمەش هەوکارێکی کەیە. لە هەندێک شوێنی کار لەواز لە کارەکەی دەستبەرداری کارەکەی ئەبێت کرێکارەکە ناتوانێت یعنی بە ئاسانی ئەو بڕەپارەی کەدایەتی بیگەڕێنێتەوە یا خۆت بیگوازێتەوە سەر ئەو شوێنکارێکی کە کاڕوە چونکە کاتێکی زۆری پێ ئەچێم فترەیەکی زەمەنی زۆری پێ ئەچێ کرێکارەکە لی بێزارە بێت لە وەرگرتنەوەی ئەمە لەمانە بێتە هۆکار بەوەی ئەگەر ئاسانکاریەکیان بۆ بکرێت لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە کە مودەی زەمەنیەکەیان بۆ کەم کاتەوە یاخود ئەو بەرچاوڕوونیە لەگەڵی ژانەکانە کاچن بەرچاوڕوونەکە بە جوانی بن بە کرێکارەکە یاخود لە ڕووی هەر کەناڵێکەوە بەرنمەیەکی تایبەت بۆ هوشیارکردنەوەی کرێکاران لە بابەتی ئەوەی خۆ تۆمارکردنیان ئەمە شتێکی باش ئەبێ و کاتە کرێکارەکە شتێگا کەمە لە سوودی خۆیەتی سبەینێ بۆ خانەنشینی یاخودی لە پێکانێکە یاخود لە برینداربوونیەکە توانێت ئەمە بەکاربێنێتەوە بۆ سوودی خۆی. سپاس لەیلا خان. من وەکو خۆم پیرۆزبایی زۆر گەرم لە جەنابەت دەکەم وەکو چالاکێکی بواری کرێکاران پیرۆزبایی لە هەموو کرێکارانەکەم و هیوادارم کە ڕۆژی جیهانی کرێکاران ساڵی داهاتوو ساڵانی داهاتوو ڕۆژێک بێ بۆ ڕۆژی ئەوەی کە جەژن بکەین نەوەکو بین لێرە سکاڵای دۆخی کرێکاران بکەین. زۆر بەخێراتی لەیلا کەریم ئەندامی سەندیکای کرێکارانی کوردستان لە قیسلێمانی. زۆر سپاس. ناسەقامگیریە ژێوپۆلیتیکیەکان بە تایبەتی جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێران و وەستانی بازرگانی لە گەروی هورمز جارێکی تر گرنگترین پرسیاری ئابووری جیهانی وروژاندووەتەوە. ئایا هەژمونی دۆلار وەک دراوی سەرەکی بۆ بازرگانی و یەدەگی دراوی بیانی جیهان لە لاوازبوونایە لە کاتێکا هەندێک لە وڵاتان لە هەوڵان بە یوان و دراوە دیجیتاڵیەکان پشتبەستن بە دۆلار کەم بکەنەوە داتاکان و ئاراستەی بازاڕەکان دەری ئەخات کە ڕاستیەکە زۆر لەوە ئالۆسترا کە بیری لەیەکرێتەوە. لەم راپۆرتەیە باس لەوە کراوە کە ئایا پترۆ یوان ئەتوانێت ببێت بە جێگرەوەی پترۆ دۆلار یان دۆلار هەروە بە بەهێزی ئەمێنێتەوە. هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و لێکەوتەکانی لەوانش داخرانی گەروی هورمز و وەرگرتنی باج لە کەشتەکان بە یوانی چین و ستیبل کۆینەکان باسوخواسی لاوازبوونی دۆلاری هێناوەتە کایەوە. بەڵام داتاکان دەری دەخات لانی کەم لە کوردخایاندا دۆلار هەڕەشەی لاوازبوونی لەسەر نییە. هێشتا 85% بازرگانی جیهانی نەوت بە دۆلار ئەنجام دەدرێت و هەروەها دۆلار نزیکەی 60% یەدەکی دراوی دەرەکی وڵاتانی جیهان پێکدەێنێت. ئەوە لە کاتێکدایە کە پشکی یوان تەنها 2%. هۆکاری باڵادەستی دۆلار دەگەڕێتەوە بۆ هۆکارە پێکاتەیە گرنگەکان لەوانش قەبارەی ئابووری ئەمریکا بازارە دارایەکان باڵادەستی یاسا سربەخۆی یەدەکی فیدراڵی و وەبەرهێنانی وەبەرهێنەران لە کۆمپانیا ئەمریکەکان. هەرچەندە دوای گەڕانەوەی ترامپ بۆ کۆشکی سپی و پەیڕەوکردنی سیاسەتەکانی پەیوەست بە بازرگانی و باجە گومرگەکانەوە لە ماوەی ساڵی ڕابردوودا دۆلار 8% بەهاکەی لەدەستداوە. بەڵام جەنگی ئێران ئاراستەکەی پێچەوانە کردوێتەوە. لە کاتی قەیراندا وەبەرهێنەران وەک نەریتێک ڕوو دەکەن ئەو سامانانەی لەسەر بنەمای دۆلارن و بەرزبوونەوەی بەهای دۆلاریش بەڕێژەی 2% لە دوای جەنگەکەوە ئەو بابەتە پشتڕاست دەکاتەوە. بە گوێرەی دەتە و ئامارەکان هاتنی وەبەرهێنانی دەرەکی بۆ بازاڕەکانی ئەمریکا گەیشتووەتە بەرزترین ئاست لە 25 ساڵی ڕابردوودا. جگەلەوەش ئاستەنگی زۆر لە بەردەم پرسی بەکارهێنانی پترۆیوان لە جیاتی پترۆ دۆلارە. بەشێکی بەرچاو لە مامەڵەکانی دۆلار فیزیکی نیە و داراییە و لەسەر بنەمای گرێبەستی دۆلاریە. هەروەها ئەو تۆڕە مێژووگەی لە ساڵانی 1970ەوە بەلێک تێگەشتن لە نێوان ئەمریکا و سعودی بنیادراوە هێشتا بە بەهێزی ماوەتەوە.
لەلایەکی ترەوە ڕۆڵی دابینکردنی نەختینەی جیهان لای وڵاتە نەوتیەکان نەماوەتەوە. ئابوووریەکانی ئاسیا لەوانە چین و ژاپۆن و کۆریای باشوور کە بە زیادەی داهات و سامانەکەیان وەبەرهێنان لەو سامانانەدا دەکەن کە لەسەر بنەمای دۆلارن. بۆ نمونە کڕینی کاغەزەدارایەکانی ئەمریکا گۆڕینی ئەم ئاراستەیەش بۆ ئەو وڵاتانە تێچووی زۆر بەدوای خۆدا دەهێنێت، بۆیە لەسەری بەردەوامن. لە کۆتاییدا لاوازکردن و دەستبەرداربوونی دۆلار زۆر قورسە. هۆکارەکەشی ئەوەیە کە تۆڕێکی بەهێزی هەیە کە هەمووان بەکاری دەهێن و سەرڕای فشارە جیۆپۆلەتیکیەکان و گۆڕانکاریەکان هێشتا بە بەهێزی ماوەتەوە و لانی کەم تا داهاتووە کە قابلی پێشبینی بێت ئەگەری لاوازبوونی نییە. بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون.